سڵاو و ڕێزم هەیە بۆ هەموو هاوڕێیانی خۆشەویستم. ئەمڕۆ ڕۆژی پێنجشەممە 7 خاکە لێوەی ساڵی 1399 کۆچی هەتاوی بەرابەر بە 26 مارچی 2020 من لە شاری کۆڵنم و لە دۆخی کۆرۆناییدا لێرە گیرم خواردووە و ناتوانم بگەڕێمەوە بۆ هەرێمی کوردستان و بە هیوای دەرباز بوونم لەو بارودۆخە. بەڵام ئەو بارودۆخە بۆ من ئەو دەرفەتە زێڕینەی ڕەخساند کە لەسەر یەک لە شێعرەکانی نالی هەڵوێستەیەک بکەم و لەم تۆمارە دەنگیەدا هەوڵ دەدەم بە پوختی قسەی لەسەر بکەم. ئەویش ئەو شێعرەیە کە نالی دەفەرمێ: نیشانەی پوختەگی بێدەنگیە، ناڵی ئەگەر پوختەی بە حوجەت تەی بکە نامە، بە حیدەت پەی بکە خامە. سەرەتا بە باس لەوە بکەم کە ئەم شێعرە دەکرێت بە دوو شێوە یان تەنانەت 3 شێوەش بخوێندرێتەوە. یەکەم ئەوەی بڵین نیشانەی پوختەگی بێدەنگیە، لێرەدا کۆمایەک فاریزەیەکدا بنین، دواتر بڵین نالی ئەگەر پوختەی بە حوجەت تەی بکە نامە، بە حیدەت پەی بکە خامە. شێوازێکی تر بەو شێوەیە بیخوێنینەوە، بڵین نیشانەی پوختەگی بێدەنگیە، نالی ئەو جار کۆما یا فاریزەدا بنین و دواتر بڵین ئەگەر پوختەی بە حوجەت تەی بکە نامە، بە حیدەت پەی بکە خامە. و شێوازی سێهەمیش ئەوەیە کە سەر تا پای میسراعی یەکەم ببێ بە یەک ڕستە، بۆ شێوەیە بخوێنینەوە: نیشانەی پوختەگی بێدەنگیە، نالی ئەگەر پوختەی، ئەو جار کۆما یا فاریزە و دواتر میسراعی دووەم خوێنینەوە: بە حوجەت تەی بکە نامە، بە حیدەت پەی بکە خامە. جا من باز دەکەم دواتر کە ئەم جیاوازیە لە شێوازەکان دەتوانێت تا حەدێکیش لەسەر واتای بەیتەکە کاریگەری هەبێ. بەڵام لەباری ناوەڕۆکەوە ئەم شێعرەی نالی دەتوانین بڵین لە ستایشی بێدەنگی و خاموشیدایە، چونکە نالی پێمان دەڵێ بێدەنگی نیشانەیەکە بۆ پوختەبوون و هێمایەکە بۆ بە ئەزموون بوون، و ئەو کەسانەی کە لە ژیانیاندا پتر بێدەنگن نیشانەی ئەوەیە کە پتر پوختەبوونە لە ناو هەوراز و نشێوەکانی ژیاندا. و هەڵبەت لەم شێعرەدا ئەگەر سەرنجتاندا بێ، نالی ڕووی لە خۆیەتی، هەرچەند ڕاستە ڕووی لە خۆیەتی، بەڵام مادام خۆی مرۆڤە دەتوانین بڵین کە ڕووی لە هەموو مرۆڤێکە، و بە هەموو مرۆڤێک و پێش هەمووشیان بەخۆی دەڵێ کە نیشانەی پوختەبوون بێدەنگیە. لە ڕاستیدا بێدەنگی یەک لە ئەو شتانەی کە لە باسەکانی پەیوەنددار بە ناسینی بێدەنگی هاتووە، ئەوەیە کە بەردەوام ئینسان لە تێگەیشتن و تێڕوانینی قوڵتر نزیک دەکاتەوە. و لە ڕاستیدا مرۆڤ بۆ ئەوەی کە هەمیشە بتوانێت پتر و ورتر لەسەر دیاردەکان و تەنانەت لەسەر دەنگەکان هەڵوێستە وەربگرێت، لەو کاتەدا پێویستی بە بێدەنگیە. شیکردنەوەی ورد
پێویستی بە خامۆشبوونە. خامۆشبوون لە واقعدا وێستگەیەکە کە تۆ لەوێدا ڕادەوەستی، خۆت لە جیهاندا دەبڕی، جیهان لە خۆت دوور دەخەیتەوە و دەکەویتە بۆشاییەکی تەواو بۆ ئەوەی کە تێگەیشتنت و تێڕوانینت بۆ جیهانی دەوروبەرت و بۆ مرۆڤەکانی دەوروبەرت زیاتر بێت. کەواتە دەتوانین بڵێن مرۆڤ ڕێژەی تێگەیشتن و تێڕوانینی پەیوەندی بە ڕێژەی ئەو بێدەنگیانە هەیە کە لە ژیانیدا دەیگرێتە بەر و ڕەچاوی دەکات. مرۆڤ ئەو کاتە زیاتر دەتوانێت دنیا بناسێ کە زیاتر خامۆش و بێدەنگ بووە. لەناو فەلسەفەکانی پەیوەندیدار بە ئەخلاق و دیانەتەکاندا یەک لەو کەسانەی کە زۆر باوەڕی بە بێدەنگی بووە و بێدەنگی یەک لە ڕێکارە ئەخلاقیەکان بووە بۆ ئەوەی کە دیندارتر بێ بوودایە. بوودا پێی وایە کە مرۆڤ ئەو کاتە جیهان نابینێت کە خەریکە قسە دەکات و تعبیری ئەو یا با بڵین ئیماژی ئەو بۆ قسەکردن تەپ و تۆزکردنە. ئەوەی قسە دەکات تەپ و تۆز دەکات و تەپ و تۆز ناهێڵێ کە تۆ جیهان ببینی و ناهێڵێ کە تۆ تەنانەت خۆشت ببینی. بۆیە ئەگەر دەتەوێ جیهان بە وردی ببینی، لێکی بدەیتەوە و تێی بگەی و خۆشت بە هەمان شێوە ورتر ببینی، ورترشی بکەیتەوە و لە خۆت بگەی، پێویستە تەپ و تۆز نەکەی، واتە پێویستە قسە نەکەی. کەواتە لێرەدا دەتوانین بە زمانێکی سادە بڵێین کە قسە نەکردن و خۆوە دەنگ نەهێنان زۆر گرینگە بۆی کە مرۆڤ بتوانێ تێگەیشتووتر بێ. و جگە لەمە تەواوی ئەو حاڵەتە دزێوانەی کە لە باری ئەخلاقیەوە مرۆڤ لە ڕێژەی مرۆڤایەتی کەم دەبێتەوە پتر لە قسەکردندان. بۆ نمونە درۆکردن، خستنە پاڵی کەس، تۆمەت خستنە پاڵ کەسێک، پشتەم لە قسەکردن، دوو زمانی کردن، قسە هێنان و بردن، هەموو ئەوانە کاتێک ڕوودەدەن کە مرۆڤ لە واقعدا خەریکە قسە دەکات. و یا بە شێوازێکی دیکە بڵین ئەو حاڵەتە دژە ئەخلاقیانە تەنها لە ڕێگای قسەکردنەوە ئیمکانیان هەیە کە بێنە ئەراوە. کەواتە مرۆڤ کاتێک کە بێدەنگە، واتە درۆ ناکات، واتە تۆمەت ناخاتە پاڵ کەس، واتە پشتەملەی کەس قسە ناکە، واتە دوو زمانی ناکە، واتە قسە ناهێنە و نابێت. کەواتە لە ئەنجامەکانی قسەکردن دەتوانین ئاماژە بەو چەند حاڵەتە دژە ئەخلاقیە بکەین. بەڵام حاڵەتیش هەیە کە دەتوانین بڵین جگە لەو
و دەنگ نەهاتنە و یا لەگەڵ کەسێکی تر قسە نەکردنە جۆرێک لە قسە نەکردن یان بێدەنگی یان خامۆشی تریشەیەکە تۆ تەنانەت لە ناو دڵی خۆتدا لەگەڵ خۆشت نادوێی. یعنی ئەگەر لەگەڵ کەس قسە نەکردن بە معنای بێدەنگی بێ بە پلەی ڕووکەشەکەی، قسە لەگەڵ خۆ نەکردن لە نێو دڵی خۆت بە معنای بێدەنگیە بە ماناقوڵەکەی. ئیتر لێرەدا بێدەنگی تا ئاستێکی زۆر قوڵی دەرونی مرۆڤیش چڕ دەبێتەوە. جا من نامەوێ بڵێم نالی لەم شێعرەدا مەبەستی بە تایبەتی کامیان بووە، بەڵام زۆر بە ئاسانی دەتوانین لە ڕووی شێعرەکەەوە بڵێن کە لە ڕاستیدا مەبەستی نالی لە بێدەنگی دەتوانێت هەردوو حاڵەتەکەی بێت. یعنی هەم ئەوەی کە پوختەبوونی مرۆڤ ئەو کاتەیە کە تۆ بێدەنگ بی و لەگەڵ کەس نەدوێی، کە دەڵێن لەگەڵ کەس نەدوێی و بێدەنگی دیارە مەبەستمان ئەو جۆرە لە قسەکردن و دەنگ هێنانە ئاراوەیە کە بەرەولای زۆرە بێژی و زۆرە بڵەیی و چەنەوەڕی و بێکەڵکی و مفتەبێژیە بڕوات. یعنی مرۆڤ زۆر جار ئێمە مفتەخۆری بە ئەخلاقێکی ناڕەوای دەزانین یا بە ئەمرێکی دژن ئەخلاقی دەزانین، بەڵام لەوانەیە مفتەبێژی زۆر لە مفتەخۆریش مەترسیدارتر بێت. چونکە لە مفتەخۆریدا مرۆڤی مفتەخۆر کەسێک شتێک لە کەسێک دەستێنێ و بە تایبەتی کە پەیوەندی بە خواردنەوە هەبێت، یعنی لە مادیاتی ئەو کەسەی بەرامبەری کەم دەکاتەوە. بەڵام لە مفتەبێژیدا تۆ شتێکی ناڕەوا نشتیا و دوور لە ئەقلانیەت بێکەڵک بە کەسێک دەڵێ کە لەوانەیە لە بیر و باوەڕی ئەو کاریگەری لەسەر بیر و باوەڕی ئەو کاریگەری نەرێنی هەبێ و نەکەر لەسەر زەین و بیر و باوەڕی لەوانەیە لەسەر ڕۆح و ڕەوان و دەروون و ناخیشیدا کارتێکەری خراپی هەبێ. کەواتە بۆ ئەوەی کە تۆ مفتەبێژ نەبی دەتوانی بێدەنگ بی، و بەو مانایەیە کە بێدەنگی ئیمتیازە. یعنی بێدەنگی لە واقعدا دژی مفتەبێژی یا دەنگی ناڕەوا یا دەنگی بێکەڵک یان قسەی بێ سوودە، یا قسەیە کە زیاتر بە تعبیرە بازاڕیەکەی زمانی کوردی بایزگ بێت. کەواتە نالی پێمان دەڵێ ئەو مرۆڤە پوختەیە و یا نیشانەی پوختەبوونی مرۆڤ ئەوەیە کە مرۆڤ بێدەنگ بێت. و دوجار کە وەک باسم کرد بە شێوازە خوێندنەوەکان، نالی پێمان دەڵێ بەعام تێزێک یا با بڵێن بابەتەکەمان پێ دەڵێ کە نیشانەی پوختەکی بێدەنگیە، دوایی ڕووی لە خۆی دەکات دەڵێ نالی ئەگەر پوختەی ئەی نالی تو ئەگەر پوختەی و ئەگەر نیشانەی پوختەگی تێدایە و ئەگەر بێدەنگی ڕاستەقینەی، ئەو جار لە میسراعی دووەم دەڵێ بە حوجەت تێی بکە نامە بە حیدەت پێی بکە خامە کە من دواتر باسی دەکەم واتای چییە. کەواتە لێرەدا ئەو بێدەنگی کە نالی باسی دەکات و دەبێتە نیشانەی پوختەگی بۆ مرۆڤ، دەتوانین بە هەردوو واتای بێدەنگی لە بەرچاوی بگرین: قسە نەکردن لەگەڵ کەسانی تر و لە هەمان کاتدا قسە نەکردن لە نێو دڵی خۆتدا.
بەڵام ئێمە دەتوانین جگە لەم جۆرە لە بێدەنگیە دەرەکی و بێدەنگیە دەرونیەی کە باسم کرد، جۆرێکی تری زۆر قوڵتری بێدەنگیش باس بکەین کە بە بڕوای من نالی هەرچەند لە شعرەکەیدا بە نیشانە نەیهێناوەتەوە، بەڵام ئێمە دەتوانین وەکو لێکدانەوەی بۆ شعرەکەی باسی بکەین و ئیش ئەو جۆرە لە بێدەنگیە کە تۆ نەک لەگەڵ کەس قسە ناکەیت و لە دڵی خۆتدا لەگەڵ خۆشت قسە ناکەی، واتە نەک دیالۆگ ناکەیت و نەک مۆنۆلۆگ ناکەی، بەڵکو لە بنەڕەتەوە دەکەویتە سکوت و بێدەنگی و خامۆشیەکی ڕەها و مطلقەوە و نا بیر لە ئەو شتانە دەکەی کە لە ڕابردووی بابردوودا بەسەرت هاتووە و نا خەم بۆ ئەو شتانە دەخۆی کە لە داهاتووی نەهاتوودا لەوانەیە بەسەرت دابێت. ئەم جۆرە لە بێدەنگیە ئیتر قوڵترین حاڵەتی بێدەنگیە کە تۆ بە شێوەیەکی ڕەها خۆت دەخەیتە نێو بۆشاییەکی مطلق و چیتر بیر لە خۆت و لە جیهان و لە هەموو کائینات ناکەیتەوە. ئەم جۆرە بێدەنگیە لە ڕاستیدا دەتوانین بڵین دەبێتە نیشانەی ئەو پەڕی پوختەی، یعنی ئەگەر بێدەنگی تەنها لە ئاستی دیالۆگدا بێت ئەتۆ پوختەی، ئەگەر بێتە ئاستی مۆنۆلۆگیش لەگەڵ خۆشە لە دڵی خۆتدا نەدوێ ئەتۆ پوختەتری، بەڵام ئەگەر بگاتەوە ئاستەی کە تۆ نا خەم لەو شتانە بخۆی کە لە ڕابردوودا بەسەرتدا هاتووە و نەخەفەت بۆ ئەو شتانە بتکوژێ کە بڕیارە لە داهاتوودا بەسەرتدا بێ ئەتۆ پوختەترینی. جانالی بەو وردبینیەی کە لە شعری خۆیدا هەیەتی باسی ئەومان بۆ دەکات کە بێدەنگی بەم شێوازە دەبێتە نیشانەی پوختەبوون و بە ئەزموونبوونی مرۆڤ، کەواتە نیشانی پوختەگی بێدەنگیە ئەوە تێزە گشتیەکەی نالی بوو و دواتر نالی ڕووی لە خۆی دەکات، دەڵێ نالی ئەگەر پوختەی بە حوجەت پێی بکە نامە بە حیدەت پێی بکە خامە. و یا وەک باسم کرد هەموو میسراعی یەکەم بڵین ببێتە یەک ڕستە نیشانی پوختەگی بێدەنگیە نالی ئەگەر پوختەی جا ئەو جار بڵین بە حوجەت پێی بکە نامە بە حیدەت پێی بکە خامە. لێرەدا دەتوانین هەڵبەت کۆمەڵێک مانای تری کە زیاتر نەک مانە حەقیقەکانی بێدەنگی، بەڵام ئەو مانایانن کە ئێمە بۆ خۆمان دەتوانین وەکو مەجاز بە بێدەنگی ببەخشین باس بکەین، بەڵام لە ڕاستیدا حەز ناکەم لەم شعرەی نالیدا ئەو مانایانە ئەو معنە مەجازیانە زۆر جی خۆیان بکاتەوە، وەکو مەسەڵەن ئەوەی کە بڵین بێدەنگی نیشانەیە لەوەی کە بێئیدعای لاف و گەزاف لێدەرنی، یا بڵین بێدەنگی بە معنای ئەوەیە کە تۆ زۆر مەیلت لە زەنازەناکردن و سنگ دەرپەڕاندن و خۆڕە پێشخستن نیت، و یا ئەوەی کە بڵین بێدەنگی نیشانەی ئەوەیە کە تۆ خاکەڕای و حەز ناکەی سەرنجی خەڵک بۆ لای خۆت ڕابشێشی و ببی بە کەسایەتیەکی دیار و محبوبی خاص و عامبی، و یا ئەوەی کە بڵین بێدەنگی بە نیشانەی ئەوەیە کە مرۆڤ هەست و سۆزی خۆی کەم بکاتەوە و چیتر مەیلی لەوە نەبێ کە لە بەرابەر هەموو شتێکی خۆشدا لە خۆشیانە گەشکە بێت و شاگەشکە بێت و لە خەمانە خەفەت بیگرێ.
ئەمانە لە ڕاستیدا پێمانیە لەو شعری نالیدا جێی بێتەوە، بەڵام بێدەنگی بۆ سێمانایی کە باسم کرد هەز دەکەم لە ئەم شعرەدا ڕێیان تێدەچێت کە وەکو مانە باسی بکەین. بەڵام بابینە سەر میسراعی دووەم، کاتێک کە نالی دەڵێ بە حوجەت تێی بکە نامە، بە حیدەت پێی بکە خامە. و یا پەیوەندی واتە ناسانە و جوانی ناسانەی نێوان ئەو دوو میسراعە لە چیدایە. یەکەم نالی کە دەڵێ نیشانەی پوختەگی بێدەنگیە و دواتریش دەڵێ نالی تو ئەگەر پوختەی، یعنی مەرجێک یا نەتیجەیەک، یعنی هەم دەتوانێت مەرجێک دابنێ هەم نەتیجەیەک لەم قسەیە بێتەوە. ئەوەیە کە نالی تو ئەگەر پوختەی، مەرجی پوختەگی کە خۆی پوختەگی نیشانەیەکە بۆ بێدەنگی یا نەتیجەیەکە لە بێدەنگی، ئەوەیە کە بە حوجەت تێی بکەی نامە، یعنی ئەو شتێک کە دەینووسی نیشانەمەند بێ، بەڵگەمەند بێ، دەلیلی لە پشتەوە بێت، قسەی بۆش و بەتاڵ نەبێ، دەقی بێواتا و بێ معریفە نەبێ، و دواتریش بە حیدەت پێی بکەی خامە، واتە نوکی قەڵەمەکەت بە توندی دابهێنی و نوکی تیژ بێت، بە قەولی کوردی خۆمان دەنگی دلێر بێت. و لە هەمان کاتیشدا چونکە کاتێک کە خامە بە حیدەت پێی بکەی، یعنی دەتوانێت زۆر بە ڕێکوی و بە دیاری بنووسێ، شتەکە وازح و دیار بێت، تەموو مژی دوور لە تێگەیشتنی پێوە دیار نەبێت. کەواتە ئینسان لەو شعرەدا بە دیدی نالی ئەگەر پوختە بێ دەبێ بێدەنگ بێ، و ئەو بێدەنگیە هی ئەوە نییە کە تۆ بڵێ ڕاد نەبێ، سەرنجت نەبێ، تێبینیت نەبێ، هزرت نەبێ، فەلسەفەت نەبێ، معریفەت نەبێ، هەڵوێستت نەبێ، بەڵکو تۆ دەتوانی لە ڕێگای بێدەنگ بوونیشەوە بە حوجەت تێی بکەی نامە و بە حیدەت پێی بکەی خامە. نامە و نووسراوەکەت حوجەتی هەبێ، نیشانەی هەبێ، بەڵگەی هەبێ، و لە هەمان کاتیشدا خامەکەت خاوەن بیرێکی تیژ بێ، وەکو نوکەکەی کاتێک کە بە حیدەت و بە توندی دایدەهێنی و دەیتاشی. کەواتە لێرەدا کۆنتراستێکی زۆر جوانی شاعرانەی بەدی هێنا ئەو نالی. لەلایەکەوە دەڵێت تۆ پێویستە بێدەنگ بی، چونکە ئەگەر دەتەوێت پوختە بی دەبێ بێدەنگ بی، بەڵام ئەو بێدەنگیە لە نەبوونی هەڵوێست و لە نەبوونی معریفە و لە نەبوونی بەڵگە بۆ قسە نییە، بەڵکو ڕاست بە پێچەوانە بێدەنگی ڕاستەقینە و پوختەگی حەقیقی ئەو کاتەیە کە تۆ نامەکەت و نووسراوەکەت کە جۆرێک دیسان لە دەنگ و داوایە، بەڵام نەک بە شێوەی هاتو هاوار، خاوەنی حوجەتە و خامەکەت خامەیەکە کە دەنگی دلێرە و بە وازحی و بە ڕوونی و بە ڕاشکاوی قسەی خۆی دەکات و هەڵوێستی خۆی ناشارێتەوە. کەواتە نالی پێمان دەڵێ بێدەنگی حتمما لەوە دانیە کە تۆ لە بەرابەر جیهاندا هیچ نەکەی، چونکە کەسێکی بێدەنگ کە بە حوجەت نامەکەی تێی بکات و بە حیدەت خامەکەی پێی بکات، یعنی لە واقعدا خەریکە دەنگی خۆی دەردەبڕێ، بەڵام نەک دەڕێگەی هاتو هاوار و زەنازەنا و قسەی بێ معریفە و مەفتە بێژیەوە، بەڵکو بە ڕێگای نامە بە حوجەت تێیکردن و خامە بە حیدەت پێیکردن. شتێکی تر کە لەم شیعرەی نالیدا هەیە و بەڕاستی سەرنجی منی ڕاکێشاوە ئەوەیە کە نالی لە میسراعی یەکەمدا باسی بێدەنگی دەکات، یعنی وەکو ئەوەیە کە دەنگ
لایەنی نەرێنی مرۆڤ بێ، بێدەنگی لایەنی ئەرێنی بێ. لە میسراعی دووهەمدا دێت پرسی نووسین دێنەتە ئاراوە، یعنی وەکو ئەوەیە کە بڵێن مرۆڤی پوختە، کە لێرە پوختە دەتوانین بە ئەزمون، بە زانا، بە حەکیم، بە فرەزان، بە هەر مرۆڤێک کە خاوەنی هزری خۆی بێ، خاوەنی بیری خۆی بێ، واتە هزروان بێ، بیرمەند بێ، وامان تێدەگەیەنێ کە لە نیهایەتدا قسەکانی خۆی بە دەنگ دەرنابڕێ، بەڵکو بە نووسین دەردەبڕێ. چونکە میسراعی دووەم تەواوی ئەو ڕەگەزان و ئێلمنتانی کە تێیدایە باسی نووسینە، تێیکردنی نامە و پێیکردنی خامە لە واقعدا پرۆسەی نووسینن. کەواتە نالی پێمان دەڵێ مرۆڤی پوختە دەنووسێ نەک ببێژێ، و یا ئەگەر بڕیاریش بێ شتێک بڵێت، ئەو گوتنەی لە ڕێگای دەنگەوە نییە، بەڵکو لە ڕێگای دەقەوەیە، لە ڕێگای نامەوەیە، لە ڕێگای زمانەوە نییە، بەڵکو لە ڕێگای خامەوەیە. ئەمە ئەو شتەیەکە لەم شعرەدا دەتوانین بڵێن کاکڵی جوانی ناسانەی شعرەکەی ئەو کۆنتراستێک کە نالی بەدی هێناوە. لە ڕاستیدا ئەو شعرە بە ئێمە دەسەلمێنێ کە نالی عاشقی نووسین بووە، بەڵام زانیوێتی کە نووسینێک کە معریفە و حجەتی لە پشت نەبێ، و خامەیەک کە تیژبێژ و تیژنووس و وردبینە نەبێت، لە واقعدا وەکو ئەوەیە کە جارێکی دیکە دەنگە دەنگ ساز بێت. یعنی نووسینی بێ معریفە هەر لە واقعدا دەبێتەوە هەمان دەنگە دەنگکردن، بەڵام نووسینێک کە حجەتی تێدا بێ و بە خامەیەک نووسرا بێ کە بە حیدەت پێیکرا بێ، ئەو بۆ خۆی لە واقعدا جۆرێکە لە دەنگ و هەڵوێست کە دژی دەنگە دەنگ و هەرا و زەنا سازکردن و خۆ دەرخستن و سەرنجی خەڵک بۆ لای خۆت ڕاکێشان بەبێ ئەوەی کە بەڕاستی معرفەیەک لە پشت ئەو داوا و خواستە دەنگە دەنگیانەوە هەبێت. ئەم شعرە من بەو شێوەیە لێکمدایەوە، و بەڕاستی شتی تریشی تێدایە، دەتوانین زیاتر بە قوڵایەکەیدا ڕۆبچین، بەڵام من پێم وایە بۆ ئەم دەرفەتەی ئێستا هەر ئەوەندە بەستە. تەنها یەک شت بە بڕوای من لێرەدا زۆر گرنگە، ئەویش ئەوەیە کە نالی بە ئێمە دەڵێت نووسین لە نیهایەتدا بەسەر قسەکردندا زاڵە. و ئەو شتەیە کە دواتر هەندێک لە فیلسوفەکانی سەدەی 20م باسییان کرد، مەسەن یەک لەوان سوسور و ئەوان دواتر مەسەلەن حتا لە کاری ساختارگەراکان و پێکاتە خوازەکانیشدا باسی لێکرا. لە دوانە لێک دشەکانی مەسەن سوسور دەڵێ لە قەدیمەوە زیاتر مەسەلەن قسەکردن بەسەر نووسیندا زاڵ بووە، مەسەلەن دەسەڵاتی پیا و بەسەر دەسەڵاتی ژندا ئەرجەحیەت و پێشینەی پێدراوە. نالی لێرەدا هەر ئەو مۆزوعە دێنێتە گۆڕێ بەبێ ئەوەی کە ئاگاداری ئەو تیۆرانە بێ و دەڵێ دوجار ئەوەی کە دەمێنێتەوە نووسینە، و لە ئەساسدا نووسین بێدەنگیەکە کە بەرزترین و هەرمانترین دەنگە. زۆر سپاس دەکەم بۆ هەموو لایەک و کاتێکی خۆش.